گەلێک ساڕێژ نابێ هەتا لە پەتای کوشندەی نەخێندەواری ڕزگار نەبێت. پەروەردە سەردەمی خواستی پێشکەوتنی هەموو گەلێکە. خوازیارین بکەینە لووتکە و لە کەم و کوڕیەکان ڕزگار بین. دەکرێت کەم و کوڕیەکان کەمیش بن زیاد نەبن لە کاتێکدا ئەگەر هەوڵ و کۆشش نەکەین بۆ چارەکردنی. خۆشەویستان، خۆم بە بەختیار دەزانم ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا هەینی قادر بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی دەبم کە لە ستۆدیۆ ئامادەیە لەگەڵمانە لە بەرنامەی دیرچین. مامۆستاگیان بەیانی باش و بەخێر هاتین. زۆر سپاس، گیانتان باش، سپاسان دەکەم. زۆر سپاس. مامۆستا هەینی دیارە بواری پەروەردەیی گرنگترین کۆڵەکەی پێشکەوتنە، هەتا مامۆستا زیاتر لێ هاتووتر بێ هەنگاوی پێشکەوتن خێراتر دەبێت و پرۆسەی پەروەردە و فێرکردن باشتر دەبێت. بۆ ئەم مەبەستەش بۆ پڕکردنەوەی کلێنەکان و کەم و کوڕیەکانی ئەم پرۆسەیە یەکەی سەرپەرشتیاری هاتوۆتەکایەوە. دەپرسم، ئایا مەرجە هەموو مامۆستایەکی لێ هاتوو ببێتە سەرپەرشتیار؟ بەڵێ، لە ڕاستیدا ڕووکو بخۆت باست کرد. پەروەردە کۆڵگەیەکی سەرەکی و یاخود گرنگی هەر کۆمەڵگایەکە. سەبارەت بە کاری سەرپەرشتاریش بە شێوەیەکی ئاسایی ئەو مامۆستایانە یاخود دەستنیشان دەکرێن بۆ کاری سەرپەرشتیاری کە مامۆستای زیرۆک و بەتوانە و خاوەن ئەزمونن. چونکە لە خاڵی هەرە سەرەکی یاخود ئەوەی کە سەرپەرشتیار لە مامۆستای تیا دەکاتەوە ئەو توانە و ئەو لێهاتوویەیە کە لە خودی سەرپەرشتیاردا هەیە بۆ ئەوەی سەرپەرشتی کاری پەروەردەیی بکە لە قوتابخانەکە. بەڵێ، مامۆستاگیان ئایا میکانیزمی بوون بە سەرپەرشتیار هەمان مەرجەکانی ساڵانەی پێشووە یاخود ئەم بوارە پێشکەوتنێکی بڵێن لەخۆ بینیوە؟ لە ڕاستیدا کۆمەڵێک پێوەر و مەرج هەیە بۆ بوونی سەرپەرشتیاری هەر مامۆستایەک. ئەو مەرج و پێوەرانش خۆتەزانی ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕانکاریدا دەبی. بە ئامانجی باشترکردنی پرۆسەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی ئێمە لە ماوەیەکە دەتوانم بڵێم پێوەر و مەرجی زۆر چاک و زۆر پەروەردەیی زۆر زانستی دانرایە بۆی مامۆستایان لەو پێشبڕکەی کە وەرگرتنی پلەی سەرپەرشتیاریە بەشداری بکەن. بەڵام ماوەیەکە ئەو با بڵێن ئەو پلەی سەرپەرشتیاریە نەکراوەتەوە، بەڵام بە ئومێدین لە ساڵی نوێی داهاتوو 2022 دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ڕەزامەندی لەسەر ئەو پێشنیار و داواکاری ئێمە دەداتن سەبارەت بە پێداویستی سەرپەرشتیکردن لە هەموو هەرێمی کوردستان کە ماوەی چەند ساڵێکە سەرپەرشتیاران ئەو پرۆسیان یاخود ئەزمونیان نەدیتووە بۆی پلێ سەرپەرشتیار وەگرن. بە ماوەیەکی زۆریشە مامۆستایانی سەرپەرشتیار ژمارەیەکی بەرچاویان ساڵانە بە شێوێکی ئاسایی خۆیان پاشەوەی خزمەتیان تەواو دەبێت خانەنشین دەکرێن. ئێستا پێویستیمان بە ژمارەیەکی باش لە سەرپەرشتیاران هەیە بۆ تەواوی هەرێمی کوردستان. ئینشاڵڵا لە هەروەکو باسم کرد لە ساڵی ئایندە ساڵی نوێ ئەو ڕەزامەندی لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی مالیەوە بۆمان بەردەست بێ. ئەو کاتە ئێمە بە پێی ئەو پێوەر و مەرجانەی کە پێشتریش هەیە دوای ئەوەی کە هەندێک گۆڕانکاری لەسەر پێوەرەکان دەکرێت بۆ ئەوی باشترکردن و بە پەروەردەییکردن و بە زانستیکردنی کاری ئەزموندانی سەرپەرشتیاران بگەینە ئەنجامێکی باشتر. بڵێ، مامۆستا کار چییە ڕاوەستاوە هەر لە بەرباری ئابووری یان ئەو ڕاگرتنە بۆ ماوەیەکی کاتی بۆ چۆنە؟ خۆی بەحقەت سەرپەرشتیاران پێشتر بە شێوەیەکی با بڵێن کە پلی سەرپەرشتیاری وەگرت ئەو مامۆستایانی پلی سەرپەرشتیان وەگرتووە دوا قۆناغ یاخود دوا ئەو پلەیە کە وەرگیراوە لە 2019 بوو ژمارەیەکی کەم لە هەندێک پسپۆری پێویست ئەزمونیان کردو بە پێی ئەزمونەکانی خۆیان بە پێی نمرەکانیان پلی سەرپەرشتیانە پێدرا. بەڵام ئێستا ماوەیەکی زۆرە ئێمە ژمارێکی زۆر لە سەرپەرشتیارەمان خانەنشین بوونە. ئێستا پێویستێکی زۆر زەروریمان بە سەرپەرشتیار هەیە. ژمارەیان لە زۆربەی بەڕێوەبەراتیەکانی سەرپەرشتیکردنی پارێزگاکان لە کەمیدایە و وێڕای ئەوەی ژمارە قوتابخانەکانیش ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبی و ژمارە قوتابیان و کردنەوەی
قوتابخانەی نوێ زیاتر دەبی ئەوەش پێویستی بەوە دەکات کە سەرپەرشتیاریش ژمارەیان زیاتر بی. مامۆستا هەینی وەک دەبینی هەندێک جار مامۆستای پۆل زۆر شارەزا و قاڵە لە بوارەکەی خۆیدا کاتێک سەرپەرشتیار سەردانی دەکات کەم کوڕیەک نییە تا بە ئاگای بێنێتەوە لەم دۆخەداوا باشتر نییە کە سوپاس و پێزانین ئاڕاستی ئەو مامۆستایە بکرێت وەک هەندانێ. سەبارەت بە مامۆستانێکەوە خاوەن توانە و ئەزمونێکی باشن لە بواری پرۆسی پەروەردە ئێمە ئەوەکمان هەیە با بڵێن جۆرێک لە حسابێکمان بۆ ئەو مامۆستا بەڕێزانە کردووە کاوانی خزمەتیان با بڵێن لە سەروی 25 ساڵیەوە هەیە یاخود تەمەنیان لە 50 ساڵ تێپەڕاندووە ئەمە دووشتمان بۆ کردوونە یەکیان دوو بەشەوانیان لە بە ئەرچیخوان لەو مامۆستایان کەمتر کردەوە دوو بەشەوانیان کەمترە یعنی گەر مامۆستایکی بنەڕێتی 24 بەشەوانەی هەبێ بۆی دەبتە 22 مامۆستای ئامادەی 22 بەشەوانەی هەبێ بۆی دەبتە 20 بەشەوانە ئەمە لەلایەک ئەمەش تەقدیرە لە بۆ ئەو مامۆستای کە چۆتە تەمەن دووەمیشتیش مامۆستای بەتوانە و بە ئەزمونونەکان کەمتر وا ڕێک دەکەوی یاخود کەمتر وایە سەرپەرشتیار سەردانی بکەن لە پۆڵەکاندا لەبەرەوەی ئەوانە بۆ خۆیان خیبرەیەک و ئەزمونێکی تەواویان هەیە بۆیە دەگمەنە ئیلا ئەگە پێویست بێ بەخۆی لە سەداوای مامۆستا یاخود داوای قوتابی هەندێک ڕووکردنەوە بدا ئەگەنا سەرپەرشتیار دەتوانێت نەستە سەردانی ئەو مامۆستایی لەناو پۆڵەکاندا. زۆر باشە مامۆستایان گۆڕینی ناونیشانی سەرپەرشتیار بۆ هاوڕێی ڕەخنەگرت تا چەند هاوکارە وەک چاودێرێک بۆ سەرخستنی پرۆسی پەروەردەی. سەبارەت بە گۆڕینی ئەو ناونیشانە گۆڕین ئەو ناونیشانەوە سەرچاوی گرت کەەوە بەرنامەی بنیادنانی تواناکان ماوەیەکە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت بە تایبەتی لە سەرەتاوە لە 2014 ئەو بەرنمەیە لە سەرتاسەری عێراق و لە چوارچێ ئەوش هەرێمی کوردستانێکی گرتەوە پەیڕەو کراوە لە قۆناغی بنەڕەتیەوە بەم دوایەش پێش دەرکەوتنی ڤایرۆسی کۆڕۆنا ئەو بەرنامەی لە قۆناغی ئامادەیش پەیڕەوکرا بەڵام بە هۆی سەرهەردانی ڤایرۆسی کۆڤید 19 خۆتان دەزانن زۆربەی کار و چالاکیەکانی سەرتاپای کۆمەلگای بەشەریەت تقریبان سستی تێکەوت ئێمەش بێ بەش نەبووین دەو سستی بەتابەتی لە بواری پەروەردە و فێرکردن بە تەواتی دەتوانین بڵێن پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستانیش وەکو زۆربەی وڵاتانی دنیا وەستا بۆی ئەو وەستانەوە ئەو پرۆژێش یاخود ئەو بەرنمەی بنیادنانی تواناکان کە بەڕاستی بەرنمەیەکی زۆر سەردەمیانەیە لە هەموو بوارەکان بایغ بە کاری پرۆسی پەروەردە و فێرکردن دەدا بۆیە پێویست بەوەی کرد کە لە ناوی سەرپەرشتیار لە سەرپەرشتیاری با بڵێن ئاسایی قوتابخانەکان بوو بە سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگرت ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا جگە لەوەی کە مامۆستای سەرپەرشتیار سەردانی قوتابخانەکان دەکات لە هەمان کاتدا ئەو ناونیشانەی پێشپێردرا یاخود ئەو نیشانەی بە بەژندا بڕا بۆ ئەوەی جگە لە کاری سەرپەرشتیکردنی ئاسایی خۆی کە پێشتر پەیڕەو دەکرا لەو قۆناغی دەچوارچێ ئەو بەرنامەی کاری سەرپەرشتیکردنی ڕاستەوخۆی لە دەرگای قوتابخانەوە تا جەنابی بەڕێوەبەری قوتابخانەکان ئەرچی سەرشانی ئەو سەرپەرشتیارە بوو وەکو هاوڕێیەکی ڕەخنەگر بۆیە بەو ناوێ ناوندرا بۆی بتوانی چکەم و کورتەکان هەیە وەکو ڕەفیقێ وەکو برادێک وەکو ئەندامێکی خێزانی پەروەردە لەگەر بە بەڕێوەبەری پەروەردە و مامۆستایان و سەرجەم کارمەندانی قوتابخانە دابنیشێت و چارەسەری بۆ تۆزێتەوە بەحقیقەت ئەو بەرنامەیەکی زۆر چاکە ئەو ساڵ نیاز وایە بە شێوێکی ڕێک و پێک لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ و لە کەوتاییشدا بە مەراسیمێک دەرەنجامی ئەو سەردان و ئەو هەڵسەنگانە دەرەکی قوتابخانەکان لە مەراسیمێکدا ڕابگەێنرێت. مامۆستا هەینی مەرجی بوون بە سەرپەرشتیار وەک جاران حەسەی حیزبیە یاخود لەم دۆخە ڕزگارمان بووە یعنی بەرنامەتان هەیە کە مامۆستا هەیە یعنی شایانی بوون بە سەرپەرشتیارە بەڵام ئەگەر لە یەکێک لەو حیزبانە بڵێن ئەندام نەبێ و پشتگیری لێ نەکرێت نەکرێتە سەرپەرشتیار
سەبارەت بەو خاڵەی بە حقیقەت ئێمە ماوەیەکی کەمە من دەست بەکار بوومە بەس دەتوانم شایدی ئەوەش بدەم لە پێشە منیش ئەو پرۆسەیە بە ڕێکارێکی زۆر زانستی و پەروەردەیانە تێپەڕیوە کاری حیزبی یاخود مۆرچی حیزبی لەسەر هەر مامۆستایەک نەبوویتە هۆی دواخستنی یاخود پێنەدانی پلەی سەرپەرشتیاری بە هەر مامۆستایەکی لێ هاتوو خاوەن ئەزموون بۆیە مامۆستایانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە لە بەرنامەی داهاتووماندا کە پلەی سەرپەرشتیاری ڕادەگەێنین بە هەمان پێوەر و مەرجەکانی پێشتر بگراگە باشتری کەین لەوانەیە باشتری بکەین نەک بەرەو ئەوە بگەڕێنەوە خەسخەسەی حیزبی و یاخود پارتایەتی تێدا ڕەچاو بکرێت لەبەرەوەی ئێمە لە بواری پەروەردە و فێرکردن ئامانجی سەرەکیمان پێگانی جیرێکی هۆشیار و خاوەن تێگەیشتنێکی ڕاستەقینەی زانستیە بۆەوەی بتوانین خزمەتی کۆمەلگای کوردستانی پێ بکەین بۆ وێڕای ڕێزم بۆ هەموو حیزبەکانیش بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەستنیشانی ئەو کەسانە دەکەین کە بە مانای کەلیمە کەسانی پەروەردەینە کەسانی لێهاتوونە و خاوەن خبرەنە ئەوە دەێنێ کە پلەی سەرپەرشتیانە پێ بدرێ بە هەمان ئەو میکانزمەی پێشتر ئەگەر باشتریش نەکەین خراتی ناکەین ئینشاڵڵا. مامۆستاگیان وەک بەڕێوەبەرێکی گشتی سەرپەرشتکردنی پەروەردەیی لە کام پەروەردە لە پەروەردەکانی بڵێن هەرێمی کوردستان میلاکتان کەمە یاخود کامیان میلاکی زۆرترە ئەگەر داتایەک لە بەردەستا هەبێت؟ سەبارەت بە میلاک لە ڕاستیدا شتێکی ئاشکرایە پێویستە هەموو مامۆستایانی خۆشەویست و سەرجەم کۆمەلگای کوردیش ئەو بزانێ وێڕای ئەو نەبوونی دامەزراندن لە 2014ەوە بە شێوێکی بابرێن فەرمی و ئاشکرا بەڵام لەگەرەوەشدا تا ئێستا ئەگەر بەراوردەشی مامۆستایان و ژمارە قوتابیان مامکەین هێشتا ئەمە مامۆستامان زیادە کەم نییە وێڕای ئەوەی کە 6 ساریش پترە دامەزراندن نییە لەبەرەوەی ژمارەی مامۆستامان لە هەرێمی کوردستان تەواو لە پێویستەکانی قوتابخانەکانی پڕکردەوە بەڵام لێرەدا لەوانەیە لە پارێزگایەک لە پارێزگایەک ژمارەکە کەمتر بێت بەتابەتی لە پارێزگای دهۆک ئێمە پێمان وایە ژمارەی مامۆستایان لە چاو قوتابیان هێشتا کەمە یاخود ژمارەی سەرپەرشتیاران لە چاو قوتابخانەکان و بە بەراورد بە پارێزگای هەولێر و سلێمانی هێشتا کەمە بەڵام ئەوەی دەمینێت دابشکردنەکی خراپ پێشتر پەیڕەو کرایە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 مامۆستای زۆر دامەزرا بەڵام وەکو باز دەکرێت شێوەی دابشکردنەکە بەسە قوتابخانەکان یاخود بەسە ناوچە جیاجیەکان و قەزایەکان و کۆمەلگاکانی کوردی لە هەرێمی کوردستان وەکو پێویست نەتواندرایە ژمارەی مامۆستا لە چارچێوێکی یاسایی خۆیدا جێ بکرێتەوە بۆیە دەبینین بە تایبەتی لە شارەکانیش لە هەندێک گەڕێکە ژمارەی مامۆستایان زیاد هەیە لە هەندێک گەڕەکیشیە ژمارەی مامۆستایان کەمە بەڵام ئەوەش چارەسەرەکەی وە نەبێ ئەستەم بێ بەڵام تۆزێک کێشەی بۆ دروست دەبێت بۆ پەروەردەکان لەبەرەوەی مامۆستایەک 20 ساڵی خزمەت هەیە 25 ساڵی خزمەت هەیە لە ناو گەڕەکێکی لە گەڕەکانی شاری هەولێر ئێستا تو ناتوانانی بینی بەهۆی ئەوەی برێن زیادە لە قوتابخانەکەی بیبێ گەڕەکیشی تر بە تایبەتی دوای ئەوەی کە خەرشیشمان ئێمە خۆمان وەکو پەروەردە خراپ ڕاهێنا لەسەر ئەوەی کە دەبێت مامۆستا لە پاڵ ماڵەکەی خۆی یانە نزیک ماڵەکەی خۆی لە قوتابخانەدا بدێ و خزمەتی پەروەردە بکە ئەو دەستەواژەیە یاخود ئەو مەفهومەیە زۆر بە سقەتی پەیڕەو کرا بۆیە ئێستاش لەگەڵدابێ نەمانتوانیوە وەکو پەروەردە کێشەی کەمی میلاک لە هەندێک قوتابخانە چارەسەرکەین و یاخود کێشەی زیادەی میلاک لە هەندێک قوتابخانە هاوسەنگ ڕابگرین هەروەکو باسم کرد خاری هەرە سەرەکی لە بۆ ئەو هاوسەنگ ڕانەگرتنە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مامۆستایە تۆ سەردانی قوتابخانەیەکی دەکەی دەبینیت چەند مامۆستایەکی زیادە مامۆستایەکانیش
خزمەتیشی زۆریان هەیە ناتوانانی ئەو مامۆستایی پاش 25 سال لە مەکتەبەکەی خۆی هەرێکی بیبێ جێیەکی دوورتر لەبەر ئەوەی وەکو گوتم وامان ڕاهینیان وا هەمومان فێر کردوونە کە مامۆستا نزیک قوتابخانەکانی خۆی بێ بەڵام کاتی خۆش مامۆستایەتی ئەو شەرت و مەرجەی تێدا نەبوو لەبەر ئەوەی مامۆستا کە تەعین دەبوو یاخودا دامەزرا میم ئەوەیە دەرەجە یاخود پلەی دامەزرانەکە بەدەست بێنی جا لە هەر شوێنێکبی ئەوەڵ جار سەرەتا مامۆستا دەچوە گوندەکان شوێنە دوورەکان ماوەی 3 ساڵی خۆی لەوێت تەواو دەکردوایە دەهاتەوە دەوروبەری شارەکان و ئینتە پاش چەند ساڵێشتر دەهاتۆ ناو سنتەری شارەکان ئێستا هەمان پێڕە و میکانیزم هەیە بەڵام کەمتر پەیڕە و دەکرێت ئەویش هۆکاری خۆی بە دەرەجی یەک ئەو چەند ساڵەی وەزعی مامۆستایان لە قۆناغەشی سەخت بۆ هۆی کەمی موچە و یاخود دواکەوتنی موچە و یاخود ئەو موچە کەمەی بە مامۆستا دەدرا پەروەردا نەی دەتوانی مامۆستایان ناچار بکات هەمان ئەو میکانیزمەی لە قۆناغەشی ئاسایی یاخود لە باردۆخەشی ئاسایی بەسەریدا تەطبیق دەکرا ئێستا بەسەریدا تەطبیق بکرێت ئەمە هۆکاری سەرەکی بوو باقەت مامۆستا هەینی لە زۆربەی پلانە پەروەردەیە سەرکەوتوەکانی وڵاتانی دراوسێ و جیهانیش ڕۆڵی سەرپەرشتیار قەتیس کراوە لەوەی سەردانی پۆلەکان بکات و باشترین شێواز کۆ بکرێتەوە و پاشان بکرێت بە پلانێک و مەشقی لەسەر بکرێت تا زۆرترین مامۆستا پەیڕەوی بکات ئایا بۆچی تا ئێستا لە کوردستان بیر لەم شێوازە نەکراوەتەوە هەروەکو باسم کرد سەرپەرشتیارانیش دوای ئەو جێبەجێکردنی بەرنامەی بدەنانی تواناکان هەسەنگانی دەرەچیمان هەیە لە قوتابخانەکان ئەو هەسەنگانی دەرەچی دەکاتە هەمان ئەو بڵێن بەرنامەی وڵاتانی دەور و پشتمان کە ئێمەش بە تاکید یعنی سوودمان لە ئەزمموی دەوروپشتی خۆمان وەرگرتووە زایدەن ئەزمموی هەندێک وڵاتانی پێشکەوتوی ئەوروپا بۆیە ئەو بەرنمەیە بە پشتیوانی ڕاستەوخۆی ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی لە عێراق و لە کوردستان جێبەجێ دەکرێت ئەمە ئەگەر ئەمە وەکو خۆی جێبەجێ بکرێت هەنگاوێکی زۆر گەورە و باشە بۆ پەروەردەی هەرێمی کوردستان کەەوە لە قۆناغی قەتیسکراوی خۆی ڕزگاری دەبێت دەچێتە قۆناغێشی زۆر گەشتر و زۆر پێشکەوتوتر بەوەی کە هەرسەنگاندن تەنها ئەو هەرسەنگاندنە کلاسیکی تەقلیدی جاران نامێنێت سەرپەرشتیار بچی سەرپەرشتیاری کارژێری بەڕێوەبەر و یاریدەدەرەکان هەڵسەنجێنێ و سەرپەرشتیاری پسپۆڕی مامۆستای پسپۆڕی هەڵسەنجێنێ ئێستا بە یەک دەست لیژنەی هەرسەنگانی دەرەچی کە پێکاتوە لە سەرۆکی لیژنەکە سەرپەرشتیارێکی کارژێریە و ئەندامانیش چەند سەرپەرشتیاریشی پەڕێزی پسپۆڕیەکانن ئەمان بە پێویستە لەبەرەوەی هەموو پسپۆڕیەکانیش وەکو بڵێ ممکن نابێت لە هەموو لیژنەکاندا بنێن بەڵام دەتوانم بڵێم سێ سەرپەرشتیار تاکو چار سەرپەرشتیاری پسپۆڕی لەگەر ئەم لیژنەیە دەبێت ئەوانە سەردانێکی گشتگیری قوتابخانەکان دەکەن لەگەر قوتابخانەکان لەگەر کارژێری قوتابخانەکان دەتوانن بمێنەوە لە سەعاتی یەکەم تا سەعاتی کۆتایی دەوام بۆی بە جوانی هەموو لایەنێکی ژیانی قوتابخانەکان ببین و هەرسەنگانی خۆیان تێدا بکەن. مامۆستاهێنی سەرپەرشتیارانی کارگەری لە ساڵێکە دووجار وابزانم سەردانی بەڕێوەبەر دەکات ئەم دووجارە کاڵوکرچی و کەمکوڕی بەڕێوەبەرەکە دەردەخات؟ سەردانی سەرپەرشتیارەکان پێشتر 3 جار بوو بەڵام بەو دوایە کە دووجارە بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو شێوە سەردانە نەماوە گۆڕاوە بوویتە سەردانی لیژنەی پەرەپێدان عفوا لیژنەی هەرسەنگانی قوتابخانەکە کە دەچێت چاو یاخود دیدار و چاو پێکەوتن لەگە سەرجەم مامۆستایانی لیژنەی پەرەپێدانی قوتابخانەکان دەکاتن ئەو لیژنەیە کە دەچێت لۆی هەیە ڕۆژێک هەتا 3 ڕۆژ بگرە ئەگە پێویست بێ هەتا 4 ڕۆژیش لە قوتابخانە بمێنێت بۆیە ئاساییە دەتوانێت تەقیمی خۆی بکاتن بەڵام ئەو تەقیمەش ئەوەمان لەبییر نەسێ یاخود ئەو هەرسەنگانەی مامۆستایان
ڕاستە وەکو پێویست لەوانەیە سەرپەرشیان نەتوانێت کۆی ئەو مامەسانێتەوە هەرسەنجێنێ بەڵام ئەو هەرسەنگانە ئەو ئەرکە بە خودی بەڕێوبەرەکانمان سپاردیە ئەوان دەتوانن لە میانەی سەردان و چاو پێکەوتن و یاخود بەسەرکردنەوەیان لە ژوورەکان یان پرۆڵەکانی قوتابخانە مامۆستایان ببین و کەم و کورتەکانیان دەستنیشان بکەن لە دیدارێکی تایبەت و یاخود دیدارێکی دوولایەنە مدیر لەگەر مامۆستا ئەو کەم و کوڕێکە هەیە یاخود ئەو سەرنج و تێبینانێکە هەیە لە سەردانی پۆڵەکەی لە کاتیش وانەگوتنەوەی مامۆستا مدیر بەرچاوی دەکەوێت یاخود بە هەستی پێ دەکە دەتوانێت بیگەینتە مامۆستای بەڕێز و بۆی لە کاتی لە سەردانی یاخود لە داهاتووی نزیکدا مامۆستایان بتوانن ئەو کەم و کورتیانە و سەرنجانەی بەڕێوەبەر هەیتی ئەوان جێبەجێ بکەن. وتنەوەی وانەی نمونەیی چ سوودێکی بۆ مامۆستای بێژەر و مامۆستای میوان هەیە مامۆستا؟ بەحقەت وانەی نمونەیی ئەوە دەردەخا کە مامۆستایانی خۆشەویستمان هان دەدا کەوا لە چوارچێوە تەقلیدی و کلاسیکی خوان نەمێنەوە بەڵکو وانەیەشی سەردەم پێشکەش بە قوتابیانیان بکەن ئەویش ئەو وانەیە لە چوارچێوەی ئەو شارەزای و لێهاتووی مامۆستا دەبێ کە بەخۆی هەولی با بڵێن هەولی لۆ دەداتن بۆ ئەوەی بتوانی بە چاکترین شێوە و لە چارچێوێکی سەردەمیانی نوێ پەروەردەیەکی نوێ وانەی خۆی بە قوتابیان بگەێنێ خۆی وانەی ئەزمموی ئەو مامۆستا سەرپەرشتیارە بە ڕێزانەی کەوا ئەزمموێکی درێژیان لە بواری پەروەردە هەیە با خیلاری کەلەکە بووی ئەو ئەزمموی خۆیان دەتوانن ئەو وانە نمونەیانە بە مامۆستایان ڕابگەێنن بۆی هەمان ڕێباز و هەمان شێوازی سەردەمیانە بەو مامۆستایانە بگەێنن کە ئێستا لەوانەیە وەکو پێویست نەتوانن هەموو با بڵێن ڕێکارە پەروەردەیە نوێیەکان مامۆستا پەیڕەوی بکە ئیلا لەو خوڵانە نەبێت کە مامۆستا لە سەرپەرشتیار و ڕاهێنەرەکانی خۆیان وەری دەگرن. مامۆستا هەینی دەوامی دوی و ماوە سێ دەوامیش کەم کراوەتەوە یعنی هەدا هەدەیە کە ئەمانە بە گرفتی مەزنی پەروەردە هەژمار دەکران کەی بیر لەوە دەکەنەوە کە وەزارەتی پەروەردە بخەنە ژێر بەرپرسیارەتێکی وا ئەوەی کە بینای پێویست دروست بکات و دەوامی هەشت بۆ دوی پاش نیۆڕۆ پیادە بکەن بەدەر لە کێشەی ئابووری کە دەکرا پێش هاتنی داعش و کێشەی نەهاتنی بودجە لە ناوەندەوە بیر لەم بابەتە بکرێتەوە. ڕاستە سەبارەت بە دەوامی دوودەوامی قوتابخانەکان ئێمە لە سەرەتاوە لە کۆنگرەی 2007ەوە ئەوە دروشمی کۆنگرە بوو یاخود دروشمی وەزارەتی پەروەردە بوو کەەوە هەولی جدی بدە ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکان دروست بکرێن بۆ ئەوەی کۆتایی بە کێشە و یاخود گرفتی دوودەوامی سێدەوامی بهێنرێ بەڵام بەداخەوە ئەو بەرنامەیە وەکو پێویست نەتواندرا جێبەجێ بکرێت دیارە ئەوەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێکەوە هۆی هەرە سەرەکی بە ڕای من کەمی ئەو بودجەیە بوو کەوا بۆ وەزارەتی پەروەردە تەرخانکرا چونکە دەبێ ئەوەش بەڕاشکاوی ئاماژە پێ بکەین هەر حکوومەتێک ئەگە بیەوێ کۆمەلگایەکی گەشە سندوو و کۆمەلگایەکی پێشکەوتوی هەبێ دەبێ لە ڕێگای بەرەو پێشچوون و بەیاغدانی بە بواری پەروەردەوە بێت چونکە کۆمەلگای پێشکەوتو هەڵبەتەوە بە ئاسانی دروست نابێ ئەگەر پەروەردەیەکی پێشکەوتوی نەبێت ئێمەش لە چوارچێوەی ئەو سیاسەتێک کە بەنیاز بوو حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەلگایەکی پێشکەوتوو دروست بکات لە کوردستان بەڵام بەداخەوە ئەزمەی یاخود تەنگژەی دارایی و قەیرانی دارایی هاتە پێش دوای ئەویش قەیرانی یاخود ئەو شەڕی داسەپێنراوی داعش بەسەر کوردستاندا وای کرد هەموو باغەکان بچێتە بواری سەربازی و پێشمەرگەییەوە بۆ ئەوی بەرگەی لە خاچی کوردستان بکرێت وەکو پێویست حکوومەتی هەرێم نەیتوانی ئەو سیاسەتە و یاخود ئەو پلانەی کە هەیبوو لە 2007ەوە وەکو پێویست جێبەجێ بکە ئەجینە ئێستاش حکوومەت کێشەی هەرە سەرێکی یاخود گرفتی هەرە سەرێکی قوتابخانەکان ئەوەیە کەمی بینامان هەیە بۆیە هەر لەبەر کەمی بیناش
هەر بەو سەبارد بەو بەرنامەی بنیادنانی تواناکانیش کە زیاتر لە ناوەندی پەروەردە و خوێندن بە بریتیش کاونسل ناوبانجی دەرکردیە نەمانتوانێت جێبەجێ بکەین هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێمە ئەو دەوامەی لە کوردستان هەیە لە قوتابخانەکان تەواو جیاوازە لەگەڵ دەوامی هەندێک وڵاتانی دەوروبەرمان و بە تایبەتی وڵاتانی ئەوروپاش لەبەرەوەی وەکو بخۆت ئاماژەت پێکرد دەوامی قوتابخانە دەبێت تا کاتژمێر 2 هەتا 3 دوای نیوەڕۆ بێ بۆی بتوانی قوتابیان سوودێکی باشدا پەروەردە و خوێندن وەربگرن بەڵام ئەمە بەهۆی دوو دەوامی و بگرە هەندێک شوێنی سێ دەوامی تا ئێستا نەماتوانی وەکو پێویست جێبەجێ بکەین. مامۆستاهێنی وەک دەبینین زۆربەی کات ئەوانی دەبن بە سەرپەرشتیار تەمەنێکیان هەیە بۆچی بیر لەوە نەکراوەتەوە لە سەرەتای بوون بە مامۆستا ئەم پرۆسەی پیادە بکەن؟ لە ڕاستیدا سەرپەرشتیاریش پلەیەکە لە ئەنجامی ئەو خزمەتەوە دێت کە مامۆستا پێشکەش بە پەروەردەی دەکە. لە هەموو دنیاش وایە تقریبان دەتوانم بڵێم ئەو کەسانە ئەو کاتێ دەگەن ئەو پلەیە کە ماوەیەکی باش چەند ساڵێک لە خزمەتی لە بواری پەروەردە و فێرکردن خزمەتێکی بەرچاویان هەیە کەسی بەتوانە و لێ هاتوونە ئەوانە ئەو پلێ وەردەگرندووە ئەوێ بە هەندێک بابرێن فرتەری گرنگدا دەچن و ئەزمموی پێویست لەو بارەوە دەدەن ئینجا پلەی سەرپەرشتیاری وەردەگرن ئەمە خۆی بە شێوەیەکی ڕاستە خۆ دەتوانم بڵێم ئەوەی جەنابەت باز دەکەی هەر لە سەرەتاوە پلەی سەرپەرشتیار بدرێ ئەماش تۆزێک زەحمەتە لەبەرەوەی سەرپەرشتیاری کەڵەکەبووی ئەزمون و توانایی و لێهاتووی و زانیاریە بۆ مامۆستا بۆ ئەوی ئەو پلێ وەربگرێت تاکو و بە پێی ئەو زانیار و ئەزمموی هەیەی مامۆستای تر سوودی لێ وەربگرێ بە هەمان ڕێگای ویدا بڕوا بۆ ئەوەی لە دواڕۆژێکی نزیک ئەویش ئەو پلێ وەربگرێت بۆیە لە لای ئێمە لە هەرێمی کوردستان قەناعەتم نییە ئەو پلانەی جەنابەت باز دەکەی سەرکەوتن وەدەست بینیت. مامۆستاهێنی کارگەری قوتابخانە و سەرپەرشتیاران زیاتر جەخت لە بوونی دەفتەری پلانەکەنەوە کە هەندێک جار بۆ مامۆستایانی خاوەن ئەزمون پێویست ناکات چونکە کاتێک مامۆستا قاڵ دەبێت لە کارەکەی پێویست بە خطە ناکات لە کاتێکدا دەکرێت سوود لە ئەزمموی ئەو مامۆستایە وەربگیرێت دەپرسم کەی لە ئەڕۆتینی دەفتەری پلان ڕزگارمانە بێت یان ئەوە بڵێن کارێکی باشە و لەلاتان ینی گرنگە. ئێمە وەکو پەروەردە پلانی مامۆستامان لەلا گرنگە پلانی مامۆستاش لە چوارچێوەی ئەو دەفتەرەیە کە وا ناوی ڕۆیشتووە بە دەفتەر خوتە بە حەقیقەت ئەمە ئیجابیاتی هەیە و هەندێک سلبیاتیشی هەیە. ئیجابیاتەکەی بۆ ئەو مامۆستایانەیە کە تازە لە ناو پرۆسی پەروەردەدان و تازە دامەزراون و کەم ئەزمونن ئیجابیاتەکەی لەوەیە ئەو مامۆستای بەپێ ئەو پلانە لە چوارچێ ئەو پلانە کاری خۆی ئەنجام دەدا پلانی ڕۆژانەی پلانی ئەفتانەی پلانی مانگانەی هەیە پلانی ساڵانەش لەلایەن ئیداری قوتابخانەوە هەیە ئەوە وەکو دیقەتمان داوە و سەیرمان کردووە سوودی زیاترە بۆ مامۆستا نەوەک زیان لەبەر ئەوەی مامۆستا لە چوارچێوێک دەگیرێت دەتوانی سوود لە پلانەکانی خۆی وەربگری سوود لە ڕێنمایی و تەوجیهاتی سەرپێشیاری خۆشی وەربگرێت بەڵام سەبارەت بە بڕگەی دووەم مامۆستای ئەزمون بە ئەزمون و مامۆستای بە شارەزا و بە تەمەن لە بواری پەروەردە خزمەتیش زۆری هەبێ لە ڕاستیدا ئێمە وەکو سەرپەرشتیاران زۆر جەختمان لێ نەکردیتەوە خۆشم کە ماوەی 15 سال سەرپەرشتیاری قوتابخانەکان بوومە سەرپەرشتیاری داری هەمیشە بەو چاوە تەماشای و مامۆستایانم کردو کە خزمەتیشی زۆریان هەیە حسابی دەفتەر پلانم بۆ نەکردینە دەفتەر خوددا بەڵام بۆ مامۆستایانی تازە بەڕاستی زەرورە ئەوە هەبێ و مامۆستایانی سەرپەرشتیاری پسپۆڕیش لازمە یاخود پێویستە بایەخ بەو لایەنە بدەن بۆ ئەوەی ئەو مامۆستایە سەرەتا لەو چارچێوەی یاساییە چارچێوێکی یاسایی پەروەردەیە دەتوانی خۆی ببینتەوە و زۆر ینی پابند بێ بە ڕێنمایەکان و تەوجیهەکانی چ سەرپەرشتیار و پسپۆرەکەی خۆی بێت بەڕێوەبەری قوتابخانەکەی خۆی بێت
چونکە وەکو باسم کرد ئەمە سوودی زیاترە لە زیانەکەی کە سوودی زیاتر بی لە زیانەکەی ڕاستە شتەشی بە تەقلیدی زۆر جار ناو دەبردرێ ئەوەش خاڵێکە لەو خاڵانەی کە لە بدایەتی پەروەردەوە لە عێراق و کوردستان ئەم خاڵە گرنجێکی زۆری پێدرێ بەڵام ئێستا بە حکمی ئەوەی شتی نوێ هاتە گۆڕێ ئێوە مامۆستایانیش بەشی زۆریان پیان وایە ئەوەش شتێکی تەقلیدی و کلاسیکە پێویستە نەمینێ ئەمە لێرە دوو ڕێی جودا هەیە بەڵام گرفتەشی وای دروست نەکردی مامۆستا هەینی فۆرمێک پڕ دەکرێت لەلایەن سەرپەرشتیاران و نمرا بۆ مامۆستایان دادەنرا ئەوەتە هەڵسەنگاندنی ساڵانە بۆ مامۆستایان ئەکرا ئایا ئەو هەڵسەنگاندنە ماوە؟ ئەو هەڵسەنگانە ماوە بەڵام لە چوارچێوەی بەرنامەی بنیادنانی تواناکانە ئەویش دوای ئەوەی کە ئەو نیژنەیە دەچێتە قوتابخانە پێویستە سەردانی سەرپەرشتیارێک یان چەند سەرپەرشتیارێک بە جودا هەرێکە بتوانین تەوزیع بکە سەرۆکی لیژنەکەی ئەو لیژنێ پەرەپێدان یاخود بنیادنانی تواناکان ئەرچی ڕادەسپێری بە مشریفەکان کە سەردانی بابرین پسپۆری بیرکاری سەردانی مامۆستایەکانی بیرکاری بکەن ئەوەی کۆمەڵایەتی سەردانی کۆمەڵایەت بکە یان ئەوەی زمانی عەرەبی کوردی سەردانی ئەو مامۆستایانە بکە جاری واشەیە ئەو مامۆستایانە خوان لەگەڵ ئەو مامۆستایانە لە کاتی پشوودا دادەنیشن پرسیاریان لێ دەکەن لە شێوەی وانەوتنەوە هەروەکو باسم کرد باسی ئەو دەفتەرش دەکرێت بە دەفتەری پلان دانان یا خودخوتە بۆ ئەوی بزانن مامۆستا لە چارچێوی ڕێنمایەکان کاری خۆی ئەنجامداوە یاننا بۆیە ئەو دەرەجەیە بەو شێوەیە نییە وەکو جاران پەیڕەو دەکرا ئێستا ئاست پەیڕەو دەکرێت ئاستی یەکەمە دووەمە سێمە چوارەمە چوار ئاسمان هەیە لۆ کۆی قوتابخانەکەن نەک مامۆستایان بە تەنیایی ئەو مامۆستایان بە تەنیایی زیاتر دەکەوێتە سەر ئەستۆی بەڕێوەبەری قوتابخانە هەریس دەسەنجێنی و دەتوانین نمرەی خۆی بۆ دابنێت نەوەکو سەرپەرشتیار میکانیزمی دانانی نمرەکان چییە پێوەرەکەی چییە یاخود ئایا ئەو هەڵسەنگاندن نمرەیە لەکوێ مامۆستا سوودی لێ وەرەگرێت سەبارەت نمرەکان وەکو باسم کرد ئێستا زیاتر هەرچی بەڕێوبەرە کاتی کە سەردانی مامۆستا دەکەوت دەیبینی چۆن وانە دەڕێتەوە مەرجەکانی وانەوتنە و ئەدای مامۆستا لە کاتی وانە و گوتنەوە شێوازی گەیاندی زانیاریەکانی مامۆستا بە قوتابیان یعنی تەریقەی تەدریسی ئەمە لای ئیدارە و لای سەرپەرشتیارە و لای خودی ئەو لیژنەیە کە سەردانی قوتابخانەکان دەکە زۆر گرنگە بۆیە ئەمە کار لەسەر ئەوە دەکە ئەگەر مامۆستان لە ئاستێکی پێشکەوت و لە ئاستێکی باش بن تەبیعی حەقی خۆیانە دەرجەی تەواویان پێ بدرێ ئەمە شەهاندەرێکە یاخود یاریدە دەرێکە ئەو دەرجەی تەواوە بۆ ئەوی سبەنێ لە تەقیمی ساڵانەی مامۆستا پلەی خۆی وەدەست بینی سبەنێ بتوانێ بەسیترین شت بتوانێ بستە چێبڕچەی وەرگرتنی پلەی سەرپەرشتیاری ئەمەش چکە مەرجێکە کە مامۆستا توانای هەبوو بۆ لە بابەتەکەی خۆی لە پسپۆرەکەی خۆی پڕزانست بوو توانایەکی پەروەردەی باشی هەبوو یعنی ڕەفتار و مامەلەی لەگە قوتابیان و یاخود لەگە خودی مامۆستایان و لەگە ئیدارەی خۆی لە ئاستێکی پێویست و سەردەمیانەدا بوو حتمەن ئەوە کار لەسەر ئەوەی دەکا کە ئەو مامۆستایە باش مدەیە کە پلەی سەرپەرشتیاری ڕاگەیەندرا ئەو بتوانی بە بڕوا بەخۆبوونەوە بێتە ئەو مەیدانە بۆی پلی سەرپەرشتیاری وەربگرێت یاخود پلەی ئیدارە وەربگرێت بگاتە ئەوەی بە ڕێوەبەری قوتابخانەی پێبسپێنرێت. مامۆستاگیان ئایا سەرپەرشتیاران سەردانی وانەبێژان دەکەن ئەگەر ئەو مامۆستای وانەبێژە کەم و کوڕی هەبوو کی ئاگاداری کاتەوە؟ سەبارەت بە وانەبێژ کە ئێستا لە کوردستان ژمارەی ساڵ بە ساڵوا لە زیاد بووندایە ئێمە لە وەزارەتی پەروەردە ڕامانگەاندووە هەڵسەنگاندن بۆ مامۆستایانی وانەبێژ ناکرێ بەڵام دەتوانێن مامۆستایان سەرپەرشتیارانی بەڕێ سەردانیان بکەن ڕێنمایی یان پێ بدەن بە هەموو شێوەیەک بۆ ئەوی بتوانن لە ئاستێکی باش بن و لە ئاستی ئەوەدا بن بتوانن خزمەتی بە پرۆسی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بکەن بەڵام سەبارەت بە هەڵسەنگاندن ئەوە ئێستا لە کاتی ئێستادا هەڵسەنگاندنی بۆ ناکرێت.
مامۆستاهێنی بەڕێوەبەری قوتابخانەکان جاران هێندە بە ئەزمون بوون، جارجارە سەردانی مامۆستایانیان ئەکرد و سەرنج و تێبینی خۆی تۆمار دەکرد و هاوکارێکی باشیش بوو بۆ پێشخستن و کەمکردنەوەی کەم و کوڕیەکان. ئایا بەڕێوەبەرەکانی ئێستا بە هەمان کار هەڵەسن؟ ئەمە دوولایەنێ هەیە. خۆی سەرپەرشتار پێشتر ئافۆن بەڕێوەبەر هەمیشە بەڕێوەبەر دەبێتە قودوەی مەکتەب. یعنی بەڕێوەبەری باش هەمیشە جێچاوە لە بۆ پەروەردە و لە بۆ سەرپەرشتیاری. ئێمە کە دەڵێن بەڕێوەبەر پێشتر وا بوو ئێستا وایە، ئەمە دەکەوێتە سەر خودی بەڕێوەبەر خۆی. لەبەرەوەی هێندێک خاصیت هەیە یاخود هێندێک ممەیزات لە بەڕێوەبەر هەیە، پێشتر چۆن بۆ ئێستاش بە هەمان شێوە ممەیزات دەبێت لە بەڕێوەبەر هەبێ بۆەوەی ئەرچی بەڕێوەبەرەتی پێ بسپێدرێت. لەوانە شارەزا بێ لە بواری تەواوی پەروەردە، بواری ینی چۆن ئیداریەکی سەرکەوتوو بێ، ئیداریەکی ینی خودی شەخصەکە مدیرەکە ئینسانێکی دیموقرات خواز بێ، ینی حسابی مامۆستایان لە ئاستی خۆیدا بکە و حسابی قوتابیانیش لە ئاستی خۆیدا بکە. پەروەردە یاخود بەڕێوەبەر عەفوەن ڕەفتاری دەبێت زۆر ڕەفتارێکی پەروەردەیانە بێ، یعنی ناکرێ تونند و تیژی بێ شێوەیەک لە بەڕێوەبەردا هەبێتن. هەرچەندە ئێمە لە سەردەمی زوو کۆمەلگای گشتی عێراقی و بەتایبەتیش لە کوردستان پەروەردەکەشمان لە پەروەردەیەکی زیاتر عەسکەرتاری ڕاهات بووین، یعنی کاتێ مامۆستا لەگەر قوتابی دەجولایەوە قسەی مامۆستا کۆتایی بوو کە بە تەلەبەیەکی لەناو پۆلێدا بگوت بە بێدەنگ بە و حەقی قسەت نییە و بە ئارەزوی خۆی تونند و تیژی لەگە بەکارداهینا لێپرسینەوەیەکی وانە بوو. بەڵام خۆشبەختانە لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووی سەدام حتا پەروەردەش گۆڕانکایی لە عێراقیش بەسەرداهات. لە زمانی وانش لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە سیاسەتێکی نوێ سەردەمیانە لە قوتابخانەکاندا پەیڕەو دەکرێت، هەرچەندە ئەوەش زۆر ئاسان نەبوو، کۆسپی زۆری هاتە پێش. بە حکمی وەی کۆمەلگای کوردیش هەروەکو باسم کرد لە چوارچێوەی سیاسەتی تونند و تیژی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی حکوومەتی عێراقی ڕابردوو وای کردبوو پەروەردەش پەروەردەیەکی عەسکەریانە سەیر بکرێ. بەڵام لە کوردستان ئێستا بە حکمی ئەوەی کە پەروەردە پرۆسەیەکی تەواو ئازاد و دیموکراتیانەی تێدا پەیڕەو دەکرێت، قوتابیش ئازادیەکی تەواوی وەگرتیە، وێڕای ئەوەش هەندێک جار ئەو ئازادیە سنوور دەبەزێنێ ئازادی مامۆستا پێشێر دەکات. مامۆستاهێنی چه هۆکارێکی تەندروستی یان کۆمەڵایەتی یان جەستەیی هەیە ڕێگا بە مامۆستا دەدات کەوا وانە ناڵێتەوە یاخود بەشەوانەکەی بۆ کەم بکرێتەوە؟ لە ڕاستیدا ئەوە بەپێی راپۆرتی پزیشکی هەندێک جار مامۆستا داوا دەکەن کەوە بەشەوانی کەم بکرێتەوە، بەڵام ئێمە پشت دەبەستین بە راپۆرتی پزیشکی لە وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ ئەوەی ڕێگا لە کاری نایاسایی بگیرێت. هەر کەسێکی بە ئارەزوو خۆی بیەوێت بەشەوانەی بۆ کەم بکرێتەوە بە هەر هۆکارێکی تەندروستی بێت، وا بە ئاسانی لە وەزارەتی پەروەردە قبول نەکرێت ئللا بە راپۆرتی پزیشکی پەسەند کراو. بۆ ئەوەی لەو حالەتەش ئێمە تەنها دەتوانین بەشەوانەکانی بۆ کەم بکەینەوە، یاخود هەندێک جاریش وا دەبێ مامۆستا لە ئەرچی وانەبێژی دەبەخشرێت دەگوازرێتەوە بەشێکی تر لە ناو قوتابخانە وەکو تاقیگاکان یاخود وەکو کتێبخانە کە ئەمینی کتێبخانەی پێدارێنی بەرپرسی کتێبخانە، یاخود دەگوازێتەوە ناو بەشەکانی پەروەردە، ئەمە کۆگایە، ئەمە تاقیگەیە، زۆر بەشێتری هەیە. دەتوانێت وەکو مامۆستا ببینێتەوە. جاری واش هەیە سیفەتی مامۆستایەتی نامێنێ وەکو فەرمانبەرێک دەمێنێتەوە ئەگەر لەسەر داوای خۆش داوا بکە، ئەگەرنا هەر بە مامۆستایەتی دەمێت چکاوش پەیوەنددارە بە هەندێک دەرماڵەی تایبەت بە مامۆستا. مامۆستا دەرماڵەی تایبەتی هەیە، بەڵام مۆزەف ئەو دەرماڵەی نییە.
ئەوەش لە ڕووی مادیەوە لەو زروفی ئێستای کوردستان کاریگەرێکی نەرێنی دروست دەکە بەڵام هەروکو گوتم ئەگەر راپۆرتی پەسەندکراوی پزیشکی هەبێ مامۆستا تا حدێک دەتوانێت چاپۆشی لە مەهامەکەی بکرێ و بگوازێتەوە بە شێشتر. واتە مۆڵەتی ساڵانەی پێ نادرێن؟ مۆڵەتی ساڵانە ئیلا لە حالەتی زۆر زەرور و زۆر پێویست لەوانەیە پێشتر زۆر پەیڕەو کرایە پێشتر هاریکارش یاخود مرافقەشی بۆ نەخۆشەکە دەستنیشان دەکرا یعنی ئەگەر مامۆستا بە عەفو دەکرا یان دەبەخشرا بەڵام ئێستا وەکو من ئاگادار بم هەرچەندە زیاتر پەیوەنددارە بە بەڕێوەبەراتی بنەڕەتی فێرکردنی ئامادەی و بەڕێوەبەراتی خوێندنی بنەڕەتی و ئامادەیی بەوان پەیوەنددارە چکە تایبەت بە ئیشی مامۆستا بەڵام بە پێی ئاگاداری خۆم ئەو کارە ئێستا نەماوە یاخود ئەو شێوە با بڵێن ڕەفتارکردنە لەگەر مامۆستا بەو شێوەی بەهۆی نەخۆشیەوە دابنیشی و موچەکەشی وەربگرێت پێم وایە ئەوە نەماوە بەڵام دەتوانێت بە راپۆرتی پزیشکی بە شەوانی خۆی کەم بکرێتەوە. مامۆستا هێنی وەک بەڕێوەبەراتی گشتی سەرپەرشتکردنی پەروەردەی پێش نیاری چ بابەتێکتان کردووە تا بکرێتە بەرنامەی خوێندنەوە واتە پلانتان بۆ داهاتوو چییە یعنی چ پرۆژەیەکتان هەیە؟ بەحەقیقەت پرۆژەکەی ئێمە پرۆژەی هەرە سەرچیمان لەو ساڵی خوێندن 2021-2022 پێشخستنی ئەو بەرنامەی بنیادنانی تواناکانە پێمان وایە چاوەڕوانێکی زۆری لێ دەکرێتەوە ئەم ساڵەکە خوا پشتەوان بێ هیچ گرفتێک نێتە پێش بە شێوەیەکی ئاسایی دەرەنجامی هەڵسەنگاندنی تەواوی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان پارێزگا بە پارێزگا لەوانێشەوە ئەوانەی کە پلەی باش و سەرکەوتنیان بەدەستی ناوایە بە تەواوەتی بەرنامەکەیان جێبەجێ کردووە ئێمە بەرنامەمان ئەوەیان لەو ساڵەدا ئەوە وەکو خۆی جێبەجێ بکەین. جگە لەوەش بەرنامەی دووەممان ڕاگەاندنی پلەی سەرپەرشتیاریە کە بەپێی دوازانیاریمان وەزارەتی دارایی ئەگەر موافقە بکە هێدی ئەمە دەتوانین ڕابگەینین ئەوش هەنگاوێکی باشە بۆ هەندێک کەلەنی لە قوتابخانەکان لە بواری کەمی سەرپەرشتیکردن و سەرپەرشتیاران بۆ سەرپەرشتی قوتابخانەکان کۆتایی پێبینین. مامۆستا گیامای بەرنامەکەم بەرەو کۆتایی دێت دەبێت کۆتا پرسیار لە بەڕێز بکەم. مەرج نییە لە هەمان کات کار و بەرپرسیارەتیەک سەرکەوتوو بێت کاتێک مامۆستای کەمکوڕی هەیە بەڕێوەبەر و سەرپەرشتیار هاوکار دەبن تا کلێنی نەخوازراو پڕ بگرێتەوە و پرۆسەکە سەرکەوتووتر بێت. ئایا کاتێک سەرپەرشتیار کەم و کورتی هەبێت دەستگایەک یاخود بەشێک لە ینی لە یەکەی سەرپەرشتیاری هەیە بۆ ئاگادارکردنەوە لە پێچینەوەی ئەم سەرپەرشتیارەش؟ بەڵێ خۆت دەزانی بە نسبەت ئێمە وەکو سەرپەرشتیار لە ڕاستیدا وەکو پێویست هەموو سەرپەرشتیارێک 100% ئەوەی پێویستە لە سەرشانی لەوانەیە نەتوانی جێبەجێ بکەم. زۆر جار ئەو جێبەجێ نەکردن دەکەویتە سەر کەمتەرخەمیە کرد خودی سەرپەرشتیار زۆر جاریش ژینگەکە وایە ژینگەی قوتابخانەکان ژینگەی کۆمەلگایە کەشمان بەعام وایە کە ئێمە ئەوەی دەخوازین بە شێوەیەکی ڕێژەی بۆمان جێبەجێ بکری یعنی بەنمونە ئەو بەرنامەی ئێستامان هەیە بنیادنانی تواناکان هاواتی و یاخود ئامانجی کۆتایی وەزارەت ئەوەیە ئەو بەرنامەیە دەقاودەخ وەکو خۆی جێبەجێ بکری بەڵام ناشارینەوە گرفتمان زۆرە گرفتی ئەوەش گرفتی زۆریش بە پلەی یەکەم دەگەڕێتەوە شێوەی جێبەجێکردنی ئەو بەرنامەیە لەلایەن سەرپەرشتیارانەوە یاخود وا بڵێن چۆنیەتی ئیستیعابکردنی سەرپەرشتیاران لەو بەرنامەیە تا ئێستا وەکو پێویست ژمارێکی زۆر لە سەرپەرشتیارانمان مچینە وەکو پێویستیان ئیستیعابی ئەو بەرنامەیە نەکردبێت یاخود بەڕێوەبەرەکانمان ئامادەیەشی تەواویان نەبێت بۆ جێبەجێکردنی ئەو سەرپەرشتیارانە بەڵام ئەوەی پەیوەندە بە پرسیارەکەی تۆ بەڵێ ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی سەرپەرشتیاری لیژنەی بەدواداچوون هەیە
بگرە لەناو وەزارەت بەڕێوەبەرەتێکی تایبەتمان هەیە بەڕێوەبەرەتی هەرسەنگاندوو بە دوواداچوون ئەویش زیاتر کاری بریتێ لە هەرسەنگاندوو بە دوواداچوونی کاری سەرپەرشتیاران بەگشتی بۆی بزانین لەکوێ گرفت هەیە لە چ بەڕێوەبەرەتێکی پارێزگا یاخود لە چ یەکەیەکی سەرپەرشتیاری یاخود لە چ خودی سەرپەرشتیارێک وەکو پێویست بەرنامەی سەرپەرشتیاری گشتی لە وەزارەت جێبەجێ ناکری ئەوەش لێپێچینەوەی دەبی ئەگەر هەستمان کرد و لیژ نەگەیشتە ئەو قەنەعاتێکەوە کەم تەرخەمی هەیە لەلایەن سەرپەرشتیاری بەڕێزەوە. بەڵێ مامۆستاگیان ئەگەر شتێک هەبێت لە کۆتاییداوە ئێمە بیرمان چوو بێت یان هەر سەرنج و پێشنیارێکتان هەبێت بۆ ڕادیۆی پەروەردەی و بەرنامەی دیرچوون. لە کۆتایی بەرنمەکەم من دووبارە سوپاسی بەرنمەکەتان دەکەم و سوپاسی جەنابتان دەکەم کەەوە دەرفەتتان ڕخسان بۆ ئەوەی ئێمەش وەکو بەڕێبایەتی گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەی بتوانین دید و بۆچوونی خۆمان لەو بارەیەوە سەبارەت بە پەروەردە و پێشەچوونی پرۆسی پەروەردە هەرێمی کوردستان بخەینە ڕوو لە کۆتاییشدا داوا لە سەرجەم سەرپەرشتیارانی بەڕێزی خۆشەویست دەکەم و لە دوای سەرجەم مامۆستایانی خۆشەویست دەکەم کەوە هەرچی پرۆسی پەروەردە ئەرکێکی نیشتیمانیە پێویستە وەکو خۆی جێبەجێ بکەن چونکە هیچ کۆمەلگایەک بەبێ پێشکەوتنی پەروەردە بڕوان ناکەم بگاتە بە ئامانجەکانی خۆی و یاخود کۆمەلگایەکی پێشکەوتوو ڕەخسا و لە هەموو گرفتەکی پەروەردەی دروست ببێتن. دووبارە سوپاسان دەکەم. دووبارە بەخێراتم دەکەی مامۆستاگیان مادومان کردی ئەرکت کێشە خۆتت بە ئێمە و بیسەرانی ڕادیۆ پەروەردەی بەخشی دووبارە بەخێر بێ. سوپاسن دەکەین مەمنون. زۆر سپاس مامۆستاگیان. ئازیزانم گوێگرانی ڕادیۆی پەروەردەی و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی لێرەدا دەینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی دیرچوون بۆ هیوایەم توانی بێتمان هەندێک لە کێشە پەروەردەیەکان بخەینە ڕوو لەگەڵ ڕێکارە چارەسەرەکان. خۆم بە بەختیار دەزانم لەگەڵ خێزانی پرۆگرامی پەروەردەی لە خزمەت ئێوەی بەڕێزدا بووم بۆ هیوایی هەر جارێک بتوانین کولێنچکێک لە کەموقوڕەکان پڕ بکەینەوە. دووبارە ڕێزی من شەمیلان بابان ئامادەکار و پشتکاری بەرنامە لەگەڵ هاوکارم شێرزاد سیدیق قبوڵ بفەرموون. ڕۆژێکی ئارام و پرخۆشی بۆ ئێوەی بەڕێز دەخوازم. خواتان لەگەڵ.